پرسەی یوسفی تەمەن 9 ساڵە لە ناحیەی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵ. ئەو کاتێک لەگەڵ هاوڕێکانیدا لە کۆڵان سەرقاڵی یاریکردن بوو، بەڵام لە ناکاو دۆخی تەندروستی تێک چووە و ڕۆیشتووەتەوە ماڵ. دایکی یوسف دەڵێ دوو پشک بە کوڕەکەیەوە داوە، بە چاوی گریانەوە چیرۆکەکە دەگێڕێتەوە. کە هاتەوە تیدایەت و خوا قاچم منیشتم تێدایەکیانێکی لەم ناڵەکان تیدایە دڕکچۆتە ژێر قاچیان، منی سەیری قاچیم کرد و سەی جانیم کردم بەخوادایە هیچ نییە، هەر گریاوەتی دایەت و خوا دەمم دایەت و خوا چاوم. وتم باوەشم پیا کردوتم چێدا ئیوسەگیان یوسف چیە بە قوربانەوە بم باوکشی چوو بۆ دوکان وتم ڕاکەنەوە بانگی باوکی کەنەوە وەڵا باوکی هاتۆتم تو خوا ڕاکە سیارەیە بێرە هەنایە سەر مەشینەکە و لە پێش خۆی خۆی بە پێی خۆی ڕۆی. بەوتەی کە سوکاری یوسف و چەند شایەت حاڵێک یوسف دوای ئەوەی دوو پشک پێوی داوە گێندراوەتە بنکەی تەندروستی ناحیەکە، بەڵام دەرمانی دژەمێری و زیان بەخش بەردەست نەبووە. مناڵەکان یاریانە کرد لەبەر دەرگای خۆیان، ئیترە بە خۆیان یاریانە کرد. دوو پشکێک پیا بوو ئەو کوڕۆ و دایە قاچیوە فرانمان بۆ خستخانەکە لەوێ دەرزی و دەرمان نەبوو، فرانمان بە ئیسعافەکە برمان بۆ چەمچەماڵ لەوێش هەنی عیلاجیان بەکرد بەس عیلاجەکەەوە نەبوو کە ئیسفادەی لێ بکە، برمان بۆ خستخانەی مناڵان لە سلێمانی لەوێش ئەمری خوای کرد. چەندین حاڵەتی بەو شێوە ڕوویداوە کە بەهۆی مارە دوو بشک و چەنەها ئەو بابەتەوە ڕوویداوە و چەنا کەسی کوشتووە. بەڵام ئێمە کە کاتی ئەم حاڵەتانە ڕووەدا بەڕاستی لە ناحیەی سەنگاوە دەرمانی دژە ژەهر بەڕاستی نییە، خۆی ناحیەکان زیاتر پێویستیان بە دەرمانی دژە ژارنەوە بۆ شارەکان لەبەرەوەی سەنگاو ناحیەی سەنگاو کە تا ئەو کەسەی کە ژارەکەی بۆ مار پێویداوە یاخود دوو بشکە پێدا هەتا ئەگەیتە بۆنە خەزای چەمچەماڵ منداڵەکەیان ئەو کەسێک کە مارەکە پێویدایان دوو بشکەکە پێداوە ئەمرێت. لەسەر ڕووداوی گیان لە دەستدانی یوسف دکتۆر فەرهاد محەممەد بەڕێوبەری تەندروستی چەمچەماڵ بە کورسات نیوسی ڕاگەیاند کاتێک منداڵەکە گەیاندراوەتە بنکەی تەندروستی سەنگاو لەوێوە گەیاندراوە بە نەخۆشخانەی چەمچەماڵ. لەو کاتەدا تەندروستی منداڵەکە ناجێگیر بووە و دڵیشی وەستاوە، پاش ئەوەی بە ئامێری دیسی شۆ لێدانی دڵی بۆ گەڕاوەتەوە. وتیشی کە سوکاری منداڵەکە نەیانوتووە کە دوو پشک پێوەی داوە و ڕەوانەی نەخۆشخانەی سلێمانیان کردووە، ڕاشی گەیاند بەداخەوە لەوێ گیانی لەدەستداوە. ئاسۆ ئەحمەد، ناحیەی سەنگاو، قەزای چەمچەماڵ.